لە ساڵی 2009 زۆر ڕێکخراوەکەمان دامەزراوە. خوازیارین هەر کارێک پێویستکە بۆ مناڵان کە ئەرەیتیا بکەین و هاوکاری مناڵان بین. بەنسبەت ئامارەوە ئامار ساڵانە دائەبەزێنرێ، بەڵام ئێمە جگە لە ئامارەکە ئەمانە کۆمەڵێ بابەتی تر کۆکەینەوە. ئێمە ئامارێکمان ئەوێت تەنها ئامای دەستدرێژی سێکسی بۆ مناڵ نەک بە شێوەیەکی گشتی، بۆیە بە دوواداچوونەکانمان بەردەوامە جارێ. بە دڵنیایەوە دەستدرێژی سێکسی زیای کردووە، زیاکردنەکەشی هۆکاری زۆرە، یەکێک لەوانە بەربڵاوبوونی کۆمەلگایە، تێکەڵبوونی قەومیاتەکانە، جگەلەوە بەرەو پێشچوونی سۆشیال میدیاکانە کە ئەمە وای کردو هەموو مناڵێ بتوانێت مۆبایلی زیرەکی پێبێ، ئایپادی پێبێ، کە بەداخەوە هیچ ڕێگریەک نییە لە حکوومەتەوە کە ڕێگری بگرێت لە کۆمپانیانەی کە بابەتی ئیباحەکان بڵاوەکەنەوە. جاریوا مناڵێک دانیشتووە ئایپادێک بەرنامەیەک تایبەتی خۆی لە پڕای ڕکلامێکی نەشیە ئەچێتە سەر مۆبایلەکەی، سەر ئایپادەکەی. ئەمە کە لێرا پێویستمان بۆیە ڕەقیبێک هەبێ، وا لە کۆمپانیاکان بکە کە ئەو بابەتانە تێکەڵ بە بابەتی مناڵ و کۆمەلگا نەبێ. بەنسبەت ئەوەی کە زیای کردووە، بەڵێ زیای کردووە لە یەکتری شەوەی کە ئێستا بەداخەوە خێزانەکان تۆزێک بڵاو بوونەتەوە. مەبەستم لە بڵاوبوونەوەکەش ئەوەیە کە دایک و باوک بەهۆی ئیش و کاری زۆری خۆیانەوە ناپەرژێنە سەر مناڵەکان. هەندێک جار لە خێزانە ڕۆشنبیرەکانە بەداخەوە بە حکومێک کە زۆر کاریان هەیە، جاریان مناڵیان لای خزمەکارێ بەجێ هێڵن، یاخود بەهۆی ئەوی دەوامی زۆریان هەیە خۆیان بە هەمان شێوە زۆر ناپەرژێن سەر پەروەردەی مناڵەکەیان، و ئازان پەروەردەکردنی مناڵەکان تەنها ئەوەیە کە خواردن و پێداویستەکانی ژیانی بۆ دابین بکە. بەڵام پەروەردە زۆر لەوە گەورەتر و قورسرە کە ئێمە بەوە حسابیکەین کە دابینکردنی کەل و پەل و جلوبەرگ و خۆراک ئەوە بۆ مناڵەوە پەروەردەکردنی ئەوە دابینکردنە. بۆیە ئامارەکانیش ڕۆژانە خۆمان لە تەلەڤیزیۆن لە سۆشیال میدیاکان ئەیبینین کە ئەو ڕێژێکی زۆر بەرچاو زیای کردووە و ئەنواع ئەشکال شێوەشی هەیە. ئێستا وەکوتمان لە ڕێی سۆشیال میدیاوە بە شێوەی مباشریش و غێر مباشریش زیای کردووە. شاردنەوەی ئەم بابەتانە خۆی لە خۆیان پەیوەستە بە کۆمەلگاوە، پێویستە بە ئاستی ناڕۆشنبیری بەداخەوەکە قسەکە ئاستی ناڕۆشنبیری خێزان و کۆمەلگاوە. ئەوە بە مناڵ وتراوە ئەمە عیبە باسی نەکەی، ئەمە ناڵێ ئەوە ناڵێ مناڵەکە وای لاتەوە ئەترسێت کە باسی بکات لەوەی کە دایک و باوکەکەی لێ بەنیان عقوبەیەکی خراپی بەنیان شێوەک لەم شێوانەیە. هەندێک جاریش ترسەکە لە ڕێی ئەو کەسەوەی بکە دەستدرێژیەکە ئەکا مناڵەکە تهدید ئەکاکە ئەو ئیشە لای کەس باز نەکات و بە کەس نەڵێ. ئەمە لێرە پێویستمان بەوەیە کە یەک حملەی گەورە بکەین بە هەمومان، بە تایبەت لەلایەن ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیەوە، لەلایەن وەزارەتی ڕۆشنبیریەوە، لەلایەن وەزارەتی پەروەردەوەکە ڕۆشنایەکی گەورە بخرێتە ناو کۆمەلگاوە و ناو بابەتەکانی خوێندنەوە کە وا لە مناڵ بکرێ کاتێک بابەتێکی وای بەرامبەر ئەکرێ نەترسێت قسە بکات، بە گەورەکان بڵێ. شێواز زۆرە ئەوە ئیشەڵا لە بەرنامەمانە ئێمە کوڕێکخراوی ماهی ئیشی بۆ ئەوە بکەین. بەڵام کۆمەلگا زۆر دەورێکی سەرەکی هەیە کەوا لە مناڵەکە کەوا لە خێزانەکانەکە کە ئەم بابەت کە بتکەن. ئەگەر مناڵەکەش بە خێزانەکە بڵێت، خێزانەکە ناچێت لای بڵین لایەنی معنیش کات بکات، ئەترسێ لۆی کە ئابروچوونێک هەبێ لەلایەن بۆ ئەمان و بۆ خۆیان خێزانەکانە مناڵەکان. بۆیە هەندێک جار یان هەر باز ناکرێ یان بە سڵحی عەشاری حەل ئەکرێ کۆمەڵەشی تر لەو بابەتانە. بێگومانەوە وا لە خەڵک ئەکا کە بێئەمەل بێت، ینی هیچ ئەڵێ ئەنجامێکین، بەڵام شەر نییە بل هەموو حاڵتێکا وابێ. لەوانەیە کێسی ئەو مناڵە لە لای کەسانێکەوە بوو بێ کە پشتگیری کرای، بەڵام مەرج نییە هەمووی وابێ. کەواتە ئێمە نابێ ئەوە بکەین بە قیاس، بڵێن ئەمە کە ئێمە دەرئەنجامی نەبێتتر با بوەستین، نا بەعکسەوە ئەوە حاڵەتێکە لەوانەیە دەرئەنجامیش هەبێ بۆ دوجار، لەوانەشە نەیبێ. بەڵام ئێمە ئەوە ناکەین بە قیاس، ئێمە بە شێوەیەکی گشتی باس ئەەکەین. شێوە گشتەکە ئەوەی ئەبێت قسە بکرێ، ئەبێت یاسا پشتگیری ئەو بابەتانە بکە لەلایەن یاسا. و یاسا وەکو ئەمما بە دوواداچوونمان کردووە کۆمەڵی یاسا و بڕگە هەیە بۆ ئەم بابەتە کە بە دوواداچوونەکە بۆ حاڵەتانە. حاڵەتەکانیش خراپ نین لە ئەو یاسانی کە هەیە بۆ ئەو حاڵەتانە پراپڕی خۆیەتی کێشەیتیانە، بەڵام کێشەکە لەوایە ئایا تا چەند خەڵکەکە ئەچێ بەدەن یاساوە، چەند هانا بۆ یاسا ئەبا بۆی کە یاسا بە ڕووی بچێت.
چی بکەین و یاساکان چ ئەو بابەتێکی زۆرە گەورەیە زۆر قۆڵاچ کە زۆر شت هەیە ئەگەر قسەی لەسەر بکەین بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوەیە کە ئێمە ئەبێ سەرەتا وەکو خێزان ئاگامان لە پەروەردەی مناڵی خۆمان بێ وەکو سرکی پەروەردە ئەبێ لە ناوەندەکانی خوێندنان چاودێری مناڵ بکرێت و ئاگامان لە ڕەفتار و ڕۆشتەکانیان بێ وەکو کۆمەڵگای مەدەنی ئەبێ ڕۆشنبیری خەڵک بڵاو بکرێتەوە ئەبێ سمینارات بکرێ ئەبێ داوامان کردووە کە شێوازی پاراستنی جەستە و چۆنەتی خۆپارێزی بکرێتە بابەتێکی سەرەکی لە ناو پرۆگرامەکانی خوێندنە ئەمە کە خۆی لە خۆیان بابەتێکی گەورەیە وەکو لەگەڵ ئەمماوەیە لەگەڵ چەند پارێزێک و چەند دادوەرێکی بەڕێزا قسەم کردووە خۆشبەختانە ئەوەی کە بە منیانتووە بەڵێ یاسای باشەیە یاساکان بەرگەی تایە کە پەیوەستە بە هەموو خۆی یاسکە گشتگیرە یاسەکە ئەوەیە کە گشتگیرە بەڵام لە ناو یاسا گشتگیرەکە بەشی مناڵی تایە کە بۆ مناڵ پێڵن زەرفی مشەدەد بەڵام ئێمە هەر چەند خوازیاری ئەوین کە یاسایەک هەبێت تەخسیس کرابێ بە مناڵ بەڵام ئەم یاسای خۆی هەیە لەوانەیە هەیە لەم لالە و لالۆلا بەڵام پەرش و بڵاوە ئەگەر ئێمە خوازیاری ئەم یاسانە کۆ بکرێتەوە ئەگەر بکرێت تۆزە مشەدەدتر بێ بەهۆی ئەوەی کە حاڵەتەکان زیای کردووە ئەگەر ئەوە مشەدەد بکرێتەوە بۆی کە تۆزێک خەڵکەکە چۆنەڵ ئەو کەسانی کە دەروون نەخۆشن بۆ کارانە هەڵئەسن تۆزێک ترسی ئەویان لەلا هەبێت باشترە.